بەڵێ وەک لە راپۆرتەکەدا بینیتان کە لە کاتی کارکردندا توانە پرۆژەی لێدا ئەنجامدەم بەڵام بینیویانە چەند شوێنەوارێک لەوێدا بوونی هەیە و دۆزیوانێتەوە. ئێمە دەپرسین مێژووی ئەو شوێنەوارە بۆ کەی دەگەڕێتەوە لە هەمان کاتدا دەکرێت ئەمە بە یەکەم جاردا بندرێت لە قەزای کەلاردا کە جۆرە کەلوپەل و هەروەها ئەم پارچە شوێنەوارانەدا دۆزراوەتەوە یاخۆت پێشتریش ئەمە لە قەزای کەلاردا ڕوویداوە. لە هەمان کاتدا دەپرسین تا چەند گرنگی بدرێت بە شوێنەوارە جۆر بە جۆرەکان لە قەزای کەلار و شوێنێکیان بۆ دابین بکرێت گەر ڕادستی مۆزەخانەی کەلاردا بکەن و بەپەی راپۆرتێک کە پێشکەشی ئەوانی دەکەن و بتوانن کە شوێنێک دابدرێت شوێنەوارە کوانەکان یاخۆت ئەوانەی لە کۆندا هەیە بتوانن احتفاظی بێ بکەن پارێزگاری لێ بکەن بۆی ئەوانەی کە گەشتیارە نەک تەنها گەشتیار لە دەروی کوردستان بەڵکو ئەوانش لە ناوخۆن کە بتوانن سەردانیان بکەن. بێگومان من گفتوگۆ زیاتری ئەم بابەت دەکەم ئەش بە میوانداری کاک ساڵح محەممەد کە بەڕێوەبەری شوێنەواری گەرمیان بشێکی ڕاستەخۆ لەگەڵمانە. سڵاو لێ بێ کاک ساڵح، سوپاس بۆی کە لە تەوەری دەمی بەرنامەی بانی باش کوردستاندا بەشداری. منەمێت یەکەم پرسیارم بەم جۆرە بێ هەرچانە کە هاوکارمان بڕیار لە راپۆرتەکەدا ئاماژەی پێکرد بەڵام ئەمێت لە زاری ئێوە بزانم ئەم مێژووی شوێنەوارێک کە لە کەلاردا دۆزراوەتەوە مێژوەکەی بۆ کەی دەگەڕێتەوە لە هەمان کاتدا چیش لە خۆی دەگرێت؟ سڵاو لە ئێوە بینەرانی بەڕێستان، سوپاس بۆ ئەم بەر چاوپێکەوتنە. ئەم شوێنەوارە لە ناو جەرگەی بازاڕی کەلارایە. ئێمە پێشتر گومانمان بوو ئەم شوێنێکی شوێنەواری بێت لەبەرەوەی چەند ساڵێک پێش ئێستا هاوڵاتیەک لە تەنیشتی ئەم شەقامە کە ئێستا کاری تیا دەکرێت کاری لە دوکانەکەی خۆیان کردەوە و چەند پارچە شوێنەوارێک دەکەوت. ئێمەژەکو بەڕێبەری شوێنەواری گەرمیان بۆ ماوەی چەند ڕۆژێک کارێکنەوە پشتیمان لەو شوێنا کرد کۆمەڵێ پاشماوەی شوێنەواریمان دۆزیوە کە سەردەمەکان بۆ 3100 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە. ئەمەش ئێستا شارەوانی بەنیازە بۆ زیاتر جوانکردنی شاری کەلار پرۆژێک ناو بازاری کەلارە بکات. ئێمە پێشتر شارەوانیمان ئاگادار کردەوە کە ئەم شوێنە گومانەکەین شوێنێکی شوێنەواری بێت و لە کاتی کارکردنا ئێمە وەکو شوێنەواری گەرمیان سەرپەرشتیمان کرد و بەشداریمان کرد لەگەڵ چاودێریکردنی کارەکانیانە. دوێنێ لە کاتی کارکردنا چەرنە پارچە گۆزەیەک و خشتی سوور و ئێسقان دەرکەوت کە ئەو گومانەمانی پشتڕاست کردەوە کە ئەمە شوێنێکی شوێنەواریە. بەڵێ کاک ساڵح، ئێوە کە دوێنێ لە کاتی کارکردندا ئێوە ئەم جۆر و پارچە شوێنەوارانەتان کە خۆت ئاماژە پێکرد گۆزە و هەروە خشتی سوور و ئەمانەیە ئێوە دۆزیوتاتەنەوە ببوورە ئێوە بەردەستان کەوتووە. بەڵام تا چەند گرنگە کە ئێوە وەکو بەڕێوەبەری شوێنەواری گەرمیان لیژنێک پێک بهێنن یاخۆت لیژنێک ڕاستپاردە بکەن بۆی بتوانن لە کەلاردا گەڕان بکەن بۆی دەکرێت شوێنەواری دیکە لەم جۆرەدا بوونی هەبێت ئێوە بیدۆزنەوە. کوردستان لانکەی مرۆڤایەتیە و گەرمیانیش بەشێکە لە کوردستان. ئێمە شوێنەوارێکی زۆرمان لە ناوچەی گەرمیانایە. بۆ چوونەکانی ئێمە زیاتر لە 500 شوێن ناوچەی شوێنەواریمان هەیە کە 250 تا ئێستا زیاتر تۆمار کراوە لەسەر نەخشە. وەکو بەرەبەری شوێنەواری گەرمیان هەوڵی خۆمان داوە کە بۆ پاراستنی و شوێنەوارانە زیاتر ئێمە ئێستا گرنگی و پاراستنیانە دەین و گرێبەستمان لە چەند زانکۆیەکی بیانیە هەیە، زانکۆی ئەمریکی و بریتانی و ئیتالی بۆ کاریکردن و پشکنین. لەبەرەوەی کاریکردن و پشکنین لە توانای ئێمەدا نییە بەڕاستی، نەک تەنها بڵێن شوێنەواری گەرمیان توانین هەموو شوێن بەڕابردەکانی کوردستان ئەو توانای مادیەمان نییە. هەرچەند ئێستا توانین بڵێن توانای مرۆیمان لە بەردەستە بەڵام توانای مادیمان نییە بتوانین کاریکردن و پشکنین بکەن. بەڵام ئێستا ئەمە ئەرکی سەرەکیمان پاراستنی شوێنەوارەکانە. بەڵێ ئەی لەو شوێنێک کە ئەم جۆرە پارچە شوێنەوارانتان دۆزیوتەتەوە ئایا هیچی کە لەم شوێنەدا دەگەڕێنەوە دەکرێت پارچە شوێنەواری دیکەدا لەوێدا بوونی هەبێت؟ بڕیارێکی واتان داوە؟ بەڵێ ئێمە هەردوێنە لە کاتی دەرکەوتنی ئەو پارچە گۆزانە و ئەو خشتانە ئێمە کارەکەمان لەگەڵ شارەوانی کەلارە ڕاگرتووە. تیمی بەشی پشکنینی بەڕێوەبەراتەکەمان سەرقاڵی ڕێخستنی ئیشکردن و لە ئەمڕۆ واتوانین بڵێن دەستەکەین بەکارکردن بە کارێکنەوە پشکنینی خێرای پێڵێن. ئەمە ئێمە فەرمانبەری شوێنەوارناسمانەیە، خەڵکمانەیە شارەزایان لەم ئیشە هەیە ماوەی چەند ساڵێکە کار دەکەن. بەڵێ ئێمە لەو شەقامە بەشێک دیاریەک بەشێکمان دیاری کردووە چاڵێک لێدەین چاڵێکی شوێنەواری تقریبان ئەڵتوانین بڵێن 5 متر بە 10 متر لەو شوێنە ئیشەکەین. لەبەرەوە ناتوانین ئەو شوێنە هەمووی ئێمە ئێستا ئیشی تیا بکەین. لەبەرەوە پرۆژەیەکی استراتیجی ناو جەرگەی بازاڕی کەلارە ئەتوانین لەو شوێنە کە دیاریمان کردووە ئەو ئەگەر تیا بێت بە پارچە شوێنەوارەکان ئەو شتانی کە تایەتی هەڵی بگرینەوە لە مۆزەخانەی گەرمیانە نمایشی بکەین و مێژووی ئەو ناوچەمان دەستکەی بە تەواوەتی. بەڵێ
کەواتە ئەو پارچە شوێنەوارانەی کە ئێوە لە بەردەستاندایە راپۆرتێکی پێشکەش بە مۆزەخانەی کەلار دەکەن کە بتوان لە مۆزەخانەکەدا دابدرێت و هاوڵاتیان بتوانن بیبینن لە نزیکەوە یاخود ئەوانەی کە گەشتیارن لە دەرەوەی قەزای کەلارن بێن سەردانی قەزاکە بکەن و بیبینن. بەڵێ وەکو بەرز ئاماژەت پێدا کە شوێنێک دابین کرێ بۆ نمایشکردن و بۆ پاراستنی و شوێنانە ئێمە مۆزەخانەی گەرمیان چوارە مۆزەخانەی فەرمیە لە کوردستانە ئێستا زیاتر لە 500 پارچە شوێنەواری گرنگی ناوچەی گەرمیانمانتیان نمایش کردووە و لە کاتی کارکردنا ئەگەر لەو شوێنە پارچە شوێنەوارێک دەرکەوت و شایانی نمایشکردن بێت ئێمە شوێنمان هەیە و لە جێگەمان هەیە لە ناو مۆزەخانەی گەرمیانە نمایشکەین بۆ هاوڵاتیان و بۆ میوانەکانمان. بەڵێ لە هەمان کاتدا بازەوە دەکرێت کە قەزای کەلار دەوڵەمەندە بە شوێنەواری جۆرا و جۆر هەروەها هەبوونی ئەو شوێنەوارانە کە لە ناوچەکەدا بوونی هەیە گەواهی ئەوە دەدەن کە مێژوێکی دێرینی هەیە کە ژیان و ئاوەدانی لەوێدا بوونی هەبووە. دەکرێت بڵێن لە ئێستادا شوێنەوارەکان کە لەوێدا بوونی هەیە تا چەند گرنگیان پێدراوە؟ من لە شوێنەوارمان هەیە شوێنەواری تەپەمان هەیە و کۆشک و قەڵامان هەیە لە گەرمیانە ئەمە سنووری ئیدارەی ئێمە گەرمیانە لە قەزای کەلار چەند شوێنوارێکمانێک و قەڵای شێوانە جۆگەی گاوری حەوشکوڕ و کۆشکی مەحموود پاشا هەروەها لە شاری کفری کە شارێکی دێرینە کۆمەڵێک شوێنەوار و خانی کەلەپوریمان هەیە. ئێمە بەپێی توانای خۆمان و بەپێی ئەو توانای لە بەردەستمانە و هاوکاری حکوومەتی هەرێم توانیمانە چەند شوێنەوارێک نوێژن بکەینەوە لەوانە ئاسیاوەکانی کفری پولەکانی ڕێگەی کەلار دەربەندی خان و قەڵای شێوانە ئێستاش تاقێتوانین بڵین تاکە قەڵایە لە کوردستانە بەو شێوە خەڵکی سەردانی کە و گەشتیاران ڕووی تێ بکەن و لە ئێستادا قەیرانی دارایی ماوەی چەند ساڵێکە بەرەوەی حکوومەتی هەرێمی گردووە بەداخەوە نەماتوانێت کارێکی وا بکەین هەرچەنە حکوومەت و ئێمەش کە بەشێکی لە حکوومەت هەوڵی زۆرماندا و لە ساڵی 2013 چەندین جار باسمان کردووە پارێکی زۆر باش تەرخان کرا بۆ پاراستن و ڕۆژنکردنەوەی شوێنەوارەکانی گەرمیان بەڵام بەداخەوە لەگەڵ دەستپێکردنی ئیشەکانمان قەیرانی دارایی بەسەر هەرێمی کوردستان و ئەو کارە ساتە سیاسی و شەڕین داعشە هات پرۆژەکانمان وەستاوە و پرۆژەکانی تر لە ئێستادا چاوەڕێین حکوومەتی هەرێم و هەوڵێک بدەین کە بتوانین ئەو شوێنوارانە بپارێزین و ئێستاس بەڕێز وەزیری شارەوانی لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی شوێنەوارە لە هەوڵی ئەوەدان بتوانین پلانێکمان بوێت ساڵانە بتوانین پارێک دابین کرێت بە تایبەتی بە بازار و قەیسەری کفری کە لەستا لە هەوڵی ئەوەین بتوانین ساڵانە بڕەپارەیەک هەر چۆن کەمیش بێت بەڵام دەستکەین بە نۆژەکردنەوە و پاراستنی ئەو شوێنەوارە لە کفریە. بەڵێ کاک ساڵح ئێوە پەیوەندیتان چۆنە لەگەڵ تیمەکانی نێودەوڵەتی بەتایبەت لە کارێکی ئاوا کە دوێنێ لە قەزای کەلاردا ڕوویداوە کە چەند شوێنەوارێکی مێژوویتان لەوێدا دۆزیوەتەوە کۆنتاکت و پەیوەندیتان لەگەڵ تیمە نێودەوڵەتیەکان چۆنە؟ لە ڕاستیدا بە حکمی ئەوەی بەڕێوەبەری شوێنەواری گەرمیان تەمەنی کورتە و شوێنەوار ناوچەی گەرمیان ناوچەیەکی تەقەتوانین بڵێن تیمە بیانەکان بە شێوەیەکی کەمتر ڕووی تێکەن هەرچەند ئێمە لەگەستا لەگەڵ زانکۆی گلاسکۆی بریتانی دارسمۆسی ئەمریکی ڕۆمای ئیتالی کۆمەڵێک زانکۆی تر کاری گرێبەستمان هەیە بۆ ئەنجامدانی کارێکی پشکنین و ڕوپێوی شوێنەوارەکانی گەرمیان بەڵام بۆ میشانە ئێستاوان ناتوانین یەکسەر بڵێن ئێمە ئەتوانین لە کاتی دەرکەوتنی پاتە شوێنەوارەکانە هاوکاریمان بکەن لەگەڵ کەسە شارەزەکانی خۆمان ویان وێنەی ئەو پاتە شوێنەواران بۆ بنێرن کە هاوکارمان لە دەستی نیشانکردنی مێژووەکەی و چۆنەتی کارکردن بەڵام ئێستا ناتوان ئەوان بۆ ئیشێکی وایە یەکسەر بگەن بەلای ئێمە ئەو کاتانە کاری گرێبەستمان لەگەڵیانە هەیە بۆ ئەنجامدانی کارێکنەوە پشکنین. بەڵێ کەواتە ئێوە لە ئێستادا وەکو بەڕێوەبەری شوێنەواری گەرمیان بڕیاری چیتان داوە ئەم پارچە شوێنەوارانە کە ئێوە لاتان بەردەستە چی بەسەردێت لە هەمان کاتە منە مێبزان بۆ ئەمڕۆ پلانی چیتان هەیە؟ ئێستا ئەمە تیمێکمان لەسەر کارەکەیە ئەو شوێنە کە دیاریمان کردو ئامادەیەکەن ئەمڕۆ دەست بکەن پێی بەکارکردنی فەرمیتایە بە سبەی بە شێوەیەکی بەردەوام و لەو کاتە لە کاتی دەرکەوتنی هەر پارچە شوێنەوارێک ئێمە پارچە شوێنەوارانە لای خۆمان تۆمارەکەین لە کۆگامانێ لە کۆگا هەڵێگرن ئەوەیشی شایانی نمایشکردنیێت کە دووبارە پێشتر وتم نمایشەکەین لە مۆزەخانەی گەرمیانە. بەڵێ من ئەمێ بزانم ئەمە یەکەم جارە لە قەزای کەلار شتێکی وا ڕوو ئەدات کە چەندین پارچە شوێنەواری مێژوویدا بدۆزنەوە یاخود چەند جارێکی تر ئەمە ڕوبەڕووی ئێوە بۆتەوە. مەبەستم هەڵبەت ئەوەی کە لە شوێنێکی گشتی قەزای کەلاردا شتی وا بوونی هەبێت.
یاخود ڕوویدابێ. ئەمە چەند جارێکە لە ناو شاری کەلارە و لە دەوروبەری شاری کەلارە ئێمە کاری کنێپشتنی خێرا ئەنجام دەین. هەروەک بودم چەند ساڵێک پێشستا هەر لە تەنیشتیم شەقام ئێمە بۆ ماوەی 7 ڕۆژ کارمان کرد، کۆمەڵی پاشە شوێنەوارمان دەستکەوت و ماوەی لە 4-5 مانگێک پێشستا هەر لە ناو بازاری کەلارە پرۆژێکی و بەرهێنان بوو. ئەو شوێنەش گومانماگە شوێنێکی شوێنەواری بێت بۆ ماوەی 25 ڕۆژ ئێمە کاری کنێپشتینمان تیا کرد، کۆمەڵی پارچە شوێنوار و گۆڕمان دۆزیەوە کە ئێستا لامان لە کۆگا هەڵمان گردۆ و ئامادەیەکەین بۆ نمایشکردنیان لە مۆزەخانەدا و چەند جار کاری کنێپشتینمان کردو بە فەرمی لە تەپەی ڕەحیم لە ناحیەی ڕزگاری هەر کە سەربەیداری گەرمیانە کۆمەڵی پارچە شوێنەوارمان دۆزیەوە کە سەردەمەکەی بۆ سەردەمی حەلەب بەگەڕێتەوە 3500 ساڵ پێش زاینە. ئەنی مێژووی کەلار و ئەم ناوچیە مێژوویەکی کۆنی هەیە لە ئاوەدانیە. ئەمە چەندین جارە شوێنەوار دەرکەوە لە ناوچەکە و ئەمە کاری کنێپشتنی بۆ ئەنجام بدەین. بەڵێ ئاماژە بۆ کرد کە ئێوە چەند جارێک شوێنەوارتان دۆزیوەتەوە لاتان هەیە، کاتە بۆچی تا ئێستا نمایش نەکراوە، بۆچی تا ئێستا شوێنێکی بۆ دابین نەکراوە یاخود مۆزەخانە بێ هە شوێنێکی تر بێ کە هاوڵاتیانیش بتوانن لە نزیکەوە ببینن. هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە؟ بەڕێزم پێشتر وتم ئێمە ئێستا چوارە مۆزەخانی فەرمین لە کوردستانە. ئێمە مۆزەخانێکی گەورەمانەیە، دوو هۆڵی گەورەیە، زیاتر لە 500 پارچە شوێنواری ناوچەی گەرمیان کە زۆربەی لە کاری کنێپشتنەکانی خۆمانە. ئەوانێک ئاماژە پێ کرد کە تا ئێستا نمایش نەکراوە. یەکێ لە گەنیگانی شوێنە ئەوانە لەوانەیە بڵێم شایانی ئەوە نەون وەکو نمایش لە ناو بۆکسی مۆزەخانە دایبنین، بەڵام وەکو سەرچاوی مێژووی بۆ سەرچاوی مێژوەکان ئەوانە سوودمان لێ بینیوە، بەڵام وەکو لەوانەیە گۆزێکی شکاو بێ بە شایانی نمایشکردن نەوێت. بەڵام ئەو پاشە شوێنەوارانە زۆربەی ناوچەی گەرمیانە و لە کاری کنێپشتنی خۆمانە بەردەستمان کەوتووە کە یەکێک لە گریەکانی شوێنەوار ئەوەیە کە شوێنەکەی بزانی کوێ و خۆت بە لە کاری کنێپشتنی ناهەڵقوڵیت. ئێمەش خۆشبەختانە ئەو شوێنەوارانی ناو مۆزەخانەی گەرمیان زۆربیان لە کاری کنێپشتنی بەشی پشکنی بەڕێوەبەراتەکەمان بەدەستمان کەوتووە. بەڵێ منمێ بزانم تا چەند لە قەزای کەلار گرنگی بە شوێنە یاخود ناوچە شوێنەواریەکاندا درا. باز لەوە داکرا کە لە ساڵی 2017 بەهۆی ئەوەی کە زەمینە لەرزەیەکدا ڕوویدا قڵای شێروانە بۆم لە ئاسەواری ئەو زەمینە لەرزەی پێوە دیار بوو. مێ بزانم ئێستا قڵاکە بەکوێ گەیشتووە، لە ئێستا هەمان ئەو ئاسەوارەی پێدیار یاخود بڕیار دەدرێت نۆژەم بکرێتەوە لە داهاتوە. بەڵێ ئەو مەلەرزەیە زیانێکی زۆری بە قەڵای شێروانەکەیان و ئێمە توانیمان بەشێکی نۆژەم بکەینەوە، هەرچەند ئەو بەشە تەواو نەکراوە و بەداخەوە ئەو بوومەلەرزە بەردەوامان لێ ناوچەکە هەیە. ئەتوانم بڵێم زیانی زیاتری بە قەڵاکە گاینەوە و بە تایبەتی ئەو بەشانێک ئێمە نۆژەمان کردووە لەبەرەوە تەواومان نەکردووە و ئێستادا چاوەڕێین نووسراومان لە وەزارەتی دارایی حکومەت دیاریی کوردستانە، چاوەڕێین وەڵامین و ڕەزامەندین بۆ بڕەپاری کە دیاریمان کردووە تەرخان بکرێت و ئێمەش بتوانین لەگەڵ خەڵکی شارەدا بەتوانادا بتوانین قەڵاکە نۆژەن کەینەوە بە تەواوی ئەو مەترسیانی کە لە سەرێتی کەمی بکەینەوە. بەڵێ ئەمە باز لە هاتنی گەشتیاران بۆ قەزای کەلار بکەم لە ئێستادا چۆنە کەوکو ئاماژۆ پێ کرد کە دەکرێت ناوچی شوێنەواری لەوێ جەبوونی هەیە لە هەمان کات ئەو مۆزەخانەی گەورە کە لە قەزای کەلاردا هەیە تا چەند گەشتیاران بە پەرۆشن کە نزیکەوە شوێنەوارە یاخود پارچە جۆر بە جۆرەکان ببینن. لێستاە لە هەموو دنیا شوێنەوار و گەشتیارە دوشتی پەیوەستن بەیەکەوە. ئێمە لە گەرمیانە قەڵای شێروانەمانەیە بۆتە ڕەمزی ناوچەی گەرمیان، خەڵکی بەتایبەتی لە کاتی ئەوەرانە خەڵکی ناوچەکە و میوانەکان سەردانیەکەن، ڕۆژانە خەڵکانێکی زۆر سەردانی قەڵاکەکەن لەبەرەوە هەم شوێنێکی مێژوویە و هەم کەوتۆتە کەناری ڕووباری سیوان کە دیمەنێکی جوانی بە قەڵاکە بەخشیوە. بەداخەوە بۆ سەردانیکردنی مۆزەخانەکەمان مۆزەخانەی شارستانی تا ئێستا خەڵک لە هەموو کوردستانە نەگێتەوە ئاستەی ڕۆژانە سەردانی مۆزەخانەکەم کە بەڵام هەرچۆن بڵین باشێ لە ئێستادا باشترین لەوەی ساڵانی پێشوو بە تایبەتی خوێندکاران و قوتابیان لە زانکۆکان و لە قوتابخانەکانە سەردانمانەکەن. بەڵێ کاتە لە ڕووی بنەماکانی گەشەکردندا لە قەزای کەلار چۆن دەبینی هەم لە ڕووی پرۆژەکان، هەم لە ڕووی ژێرخانی ئابووری، هەم لە ڕووی کەرتی گەشت و گوزاری و شوێنەوارەکانی دیکەدا لە پێدوایە چۆنە پێدوای لە چه ئاستێکدایە؟ بێگومان باز لە پلانی استراتیژی حکوومەتیش دەکەم. خۆشبەختانە هەرچەنە تەمەنی قەزای کەلار تەمەنێکی کورتە لە چاو شارەکانی ترا، بەڵام خۆشبەختانە لەم چەند ساڵانەی ڕابردووە
گەشەیەکی بەرچاوی بەخۆیەوە بینێ لە خزمەت گوزاریەکانە لە شاقامەکانە لە کۆمەڵە کارگە و ژێرخانی ئابووریدا و ئەم قەیرانی ئابووریە تەسیری لە هەموو شتێکمان کردو ئێمە ژیانی تا ڕادێک وەستانەوە بەڵام خۆشبەختانە تا ئێستا قەزای کەلار لەکێکە لەو شارانەکە بە شێوەیەکی بەرفراوان بە شێوەیەکی زۆر پەرەی سندوو گەورە بووە و ئێستا خەڵک لە کەلارە شارێکی تاتوانین بڵێن خۆش بووە بزان کۆی تایە پەیمانگای تایە کۆمەڵە ڕێگاوبانی باشی بۆ کراوە و چاوەڕێی لە ئایندەدا حکوومەتی هەرێم ئاوری زیاتر لە گەرمیان و شاری کەلار بداتەوە بۆەوەی ئەم خەڵکە بە ئاسوودەی تا بژێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ساڵح محەممەد بەڕێوەبەری شوێنەواری گەرمیان بشێک ڕاستەخۆ لەگەڵمان 20 سپاس بزانین.